ناسا كاميران كوي صدقي سڵاو و ڕەحمەتی خواتان بەسەردا بڕژێ مسلمانانی خۆشەویست ئەمڕۆ 19مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە قەزا جوانەکەی هەریرم دروست لە بەردەم مزگەوتی گەورەی ئەم شارەم یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم مزگەوتە ئەمەیە کە چەند ساڵێک دەبێت چەند کەسێکی خۆبەخش ساڵانە وەک نەریتێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز نیسک ئامادەکەن بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر خواردنی تریش ئامادە ئەکرێ بۆ هەم ڕێبواران هەم خەڵکی شاری هەریر کە ئێواران بۆ نوێژ لە مزگەوت دەمێنەوە لێرە کاک لوقمان هەریری کە دروست لێ پرسم کە بیرۆکەی دروستکردنی نیسک یاخود چۆن بوو بڕیاری ئەوەیاندا کە نیسک ئامادە بکەن ئەمڕۆ گفتوگۆی لەگەڵەکەم کاک لوقمان سڵاوت لێ بێت پێم بڵێت چەند ساڵ نیسک ئامادەکەی بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن سەرەتا خۆی لە تقریبا 2016 یەکەم جار کە بیرۆکەیەکم بۆ هات ئەوەل جار کە نیسکم لە مارێت لێ نەعادک لە مزگەوتی تەوحید یەکەم جار بوو کە ئفتیتاع کرا ڕەمەزانش بەجەدات نیسکم لێن جا کرد یەکەم جار دوای بیرۆکردنێکە هاتم بازاڕی مەخصوص وەکو کاسبکار لە ناو بازار لوقمەشتوا مەفرۆشت ئەو بیرۆکەم لەگە کاکدی داریش هەم پێکە لە مێژەویتم بیرۆکەیەکێ بۆ ڕۆژانە لە ڕۆژوانان نیسک حاضر نەکەین وتی جێکی شتێکی چاکە و دەستخۆشیشە وەڵۆ ئاسراتن بە من و کاکدیدار و چەند گەنجێکی تر بە هاوکاری ئەو خێرخوازانەی کە دەهاتن بە خێرخوازی گشتیەکان نەکەر خێرخوازیی تایبەتەبی بۆ هەموو کەس مەفتوح بوو یارمەتێداین چ بە پارە چ بە مەواد چ بە هاوکاریکردن نیسکەکەمان بەردەوام بوو هەتاک و ئێستا لەگەدابی ئەو دوکانی تۆ لێ دوکانی خۆتە نیسکش لێرە ئامادە بەڵێ دوکانەکە ئیخۆم وەکو ئیخۆم بی ئیخۆمنی بەس هەر فەرقینە ئیبرا هەم هاوڕە و هەم برا و هەم هاوپیشەی خۆشم کاک دیدار ئەمە چایخانەیە بەکو ڕەمەزان ئێرەی تەرخان کردووە بۆمان تەرخانی کردووە هەمووانجی ڕەمەزان بێ بەرامبەریش بێ ئەولا لێرە نیسکان عازرەکەین و هەموو هێوانش یعنی ئەم ساڵ جیاوازتر بوو ساڵەکانی تر لێرەشمان هەم بەربانک دائەنا هەم لێرەمانە بەس هەم ساڵ وەکو گوتمان تعمیلاتێکی بکەین ئەوش نەماکردنێ هەموو شتەکان لێرە بوو بەربانکمان لێرە بوو ئیلا نیسک نەبوو شەربەتمان دائەنا وەکو خێرخوازی زۆر بوو شەربەی دەهێنا قەسپی داهێنا بۆ فتارکردنەوە جگە لەوەی دوو خوانچە سێ خوانچە بۆ مزگەوتە ڕووی لێنە قەرباڵغەکە هەمووی لێرە بوو بۆ ماڵانیش هەر ئەمان نارد دەم نیسکی ئێستا بۆ ماڵان داتانی 6-7 ماڵ داهاتن نیسیانە بردن ئێستاش هەر بەردەوامە ئەم ماڵە بۆ نمونەوە تازە هاتووە بۆ بردین بۆ ماڵەکان بۆ کاک لوقمان لەگەڵمان بە ئەبینین ئەمساڵ جیاواز لە نیسک خواردنی تر لێرە ئامادێ ئەگەر پێم بڵێ چۆن بوو بڕیاری ئەوە درا کە لێرە بۆ نمونە برنجە مەرەگەیە گۆشتە ئەمە چۆن بوو بڕیار درا کە ئەم ساڵ بۆ ئەو کەسانی بە ڕۆژون ئەم خواردنە ئامادە بە قورعان ئەم ساڵ وەکو بیرۆکە کە ڕۆژێک خێرخوازێک ئەشای نار بوو خێرخواز ئەشانی بووتی عەزەکەم یان جیاوازتی بی وەکو لە ساڵانی تر عەزەکەم ئەو ئەشیان بۆ لێ بنیشیوە برنجە و گۆشتی ئەمریش کەوتم بە سەرچاو بۆت لی ئەنێم تەنەوتی ڕۆژێک وتم سەرچاو دوای بیرۆکەیەکەیان گۆڕی وتیان حەزمانەیە ئەو بیرۆکەیە بەردەوام بی تاکو ڕۆژی حالفە تێگەی وتم بە سەرچاو بەس ئێوە گوتم شتەکان ئامادەکەن وتیان تو خەمی هیچ ئەشیان نەبێ تو ئیش بکە و حاضر کە ئێمە خزمەتکاری ڕۆژوانین پێم بڵێ بەس برنج و مەرەگە لێ دەندرێ لێرە لەلایەن بەڕێستان کاکدیدار یاخود گۆشت یان گۆڕانکاری بەسەر ژەمەکان خواردنەکان دادێت بەڵێ نەخێر بە بەردەوام یان گۆڕانکاری هەیە لە برنجەکەوە هەیە بەس گۆڕانکاری لە مەرەگە هەیە لە گۆشت هەیە ڕۆژێک گۆشتە ڕۆژێ مریشکە تێگەی بەس ئەم ئەو دوسێ ڕۆژەی تۆزێ خەڵک بە حکمی ئەوەی فەقیر و فەقارە بۆ زکات و بۆ ئەوە دێن ڕێبواری سێ زۆرە کردمان 2 ڕۆژ مریشک
ڕۆژە گۆشت بۆ ئەوەی بە هەمان بکەوێت. باشە ئەگەر کەسێک لە ماڵەوە هەژار بێت نەتوانێت خواردن بۆ خۆی ئامادە بکە ئێوە چۆن هاوکاریەوە هاوکاری ئەویشەکەین پێمان وتو هەر کەسێ هەژارە بۆمان دیاری کراوە سفر تاسی دێنێ نەفرێکە دوو نەفرێکە بۆمان دانەوە وەکو پێویست بۆ ئێوارە بۆ فتاکردنەوە و لەوانەیە بۆ پاشیویش هەبمینێتەوە ئەو برجێکە بۆی دائنم ناوەندەکەمی بۆ دائنم نەوە دەستیات وەکو بەشی دوو جەمی بکە. مەمنونم بەخێرخواخێرم کاکدیدار خاوەنی دوکانە لێرە ئەویش هەندێک گفتوگۆی لەگەڵەکەم هاوکاری کامێڕەمانم ئەگەر لەگەڵم بێ کاکدیدار چۆنی ڕەمەزان پیرۆز بێ ئەمڕۆ 19مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆ ئەو شوێنە ئەم چایخانەی خۆ تەرخان کردووە بۆ خێرات لەم مانگە هاوکاری کاک لوقمان شەکەی حتمما هەست چۆنێکە دەبینێ لەم ماوەی ئەم چەند ساڵە بەم زۆرە خزمەتی خەڵکەکەی وە پەیامت چیە بۆ خێرخوازە بەخێر بێن سەرچاوم وەڵی وەکو خێراتەکە ئەوە خێرەکەی گەورەکە لە دەستی لوقمانی لە دەستی خەڵکەکەیە ئیمنە هەرچەند ئیمنە بەس دوکانەکەیە هەر بەس دوکانەکەی ڕەمەزانە ئیشی مەڕا ئاوەستی تەنها شەوانە ئەمەش تایبەتە کردە بە و ئیشە بۆ خێرە سارانە بەس نیسک بوو باوڵی خێرخوازان شتەکان دابی نەکراو کاک لوقمانیش ئامادەیە کردو ئەمەش لێرەیەوەکو یارمەدەکە ئەمن و هەر گەنجەکەستان بوون ئەوانە لێرانە هەموو هەرکەس بەلای خۆ یارمەتیەدا هاتە ئێواران ئەوەی دیکە ئەو سەر خواردنە خێرخوازی پێیا بۆ خواردنەکەش ئامادەکە لەو مزگەفتێ ئەوە خێری گەورەنە ئینشاڵڵا خوای گەورە لە هەموو لایەک قبول کە ڕەمەزانەکە و خێرش لە هەموو لایەکی لەمە و لە هەموو لایەن قبولکە یا ڕەبی سوپاس زۆر بەخێر بێ سەرچاو ئێستا برنجەکە خەریکە دەکوڵێت کاتژمێرێک کەمتر لە کاتژمێرێکی ماوە ڕۆژوانان لە بەردەم مزگەوتی گەورەی هەریرن چاوەڕێ دەکەن بۆ ئەوەی هەم نوێژی خۆیان لە مزگەوت بکەن هەم زۆر خەڵکیش دەمێنێتەوە ڕێبوار هەیە بەنێو هەریر دادێ دەمێنێتەوە لە مزگەوتی گەورەی هەریر لا دەدات و کاک لوقمان باسی کرد کە ئەو کەسانی لە ماڵەوە توانای چاکردنی خواردنیان نیە ئەوان ناوی ئەو کەسانە بە ژمارە تەلەفۆن لای خۆیان تۆمار کردووە خواردنیان بۆ ئامادە دەکەن و دەبەنە ماڵەوە بۆیە لەگەڵمان بن لە نێو مزگەوتیش کاتی ئامادەکردنی ئەو خواردانە کە تەوا بوو لەلایەن ژمارەی خۆبەخشەوە ئەو خواردان دەستە نێو مزگەوت لەوێش لەگەڵمان بن بۆ ئەوی هەم گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیانی هەریر بکەین هەمیش دیمەنی زیاترتان بۆ بگوازینەوە. وەک گوتم ئێستا نزیکە بینەوە لە بانجی مەغرب لێرە ئامادەکاریەکان بۆ خواردن لە مزگەوتی گەورەی هەریر تەواو بوون و نیسک ئامادە کراوە لە ژوورەوەش خواردنەکانی تر ئامادەیە کە ژمارەیە کەس یارمەتی کاک لوقمان و کاک دیدارە دەن بە خۆبەخشی وەستایرشە کاک مەسیحە و کۆمەڵێک خەڵکی تر لێرە یارمەتی ئەو کەسانە دەن لێرە سەرپەرشتیاری ڕێکخراوی هەریریم بۆ کاری خێرخوازی کاکەری مەرزانی میوانمە کاکەریم سلااوت لێ بێت دەستان خۆش بێ دەبینین ماندوون لەم ڕەمەزانە ڕێکخراوی هەریری من و پەیجی هەریریم یەکێکە لەو پەیج و ڕێکخراوانە کە زۆر ئەکتیڤە بە تایبەت لە مانجی ڕەمەزان دەبینین ئیشی خێرخوازی زۆر دەکەن بەرنامە و پلانتان وەک خۆی جێبەجێ کردووە لەم مانگە و بابەتی مزگەوتی هەریر ئەگەر بۆم باز بێت سەرەتا بەخێر بێن زاری کردمانجی ئێمە دوای ئەوەی لە عەقمانجی ڕابردوو دەستمان بە نەژەن کردەوەی مزگەوتی گەورەی هەریر کرد کە مزگەوتێکە جگە لە ناوی مزگەوەک و پیرۆزیەک و بۆ خەڵکی هەریر دوای عەقمان خەریک بوون لە نەژەنکردنەوەی ئەلحەمدولیلا لە بیدایەتی مانجی ڕەمەزان تەواومان کرد هەر لە بیدایەتەوە دوو هاوسەری هەریر بێ ئەوەی تەنیا ئەمە دەزانین نانویست ناویان ئاشکرا بکرێت بۆ تا کۆتایی مانجی ڕەمەزان خواردن بۆ بەربانگ بۆ موسڵمانان دابین دەکەن زۆر سپاس هاوکاری کامێرەمانم هەم دیمەنەکان ئەگوازێتەوە هەمیش
دەسمەلای خەڵکی هەریر و ئەوانەی کە ئەمڕۆ لە مزگەوتن فتاری ئێوارە ئەکەنەوە ئەمڕۆ 19مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بەو پێی کە مزگەوتی گەورەی هەریر ئەم ساڵیش نۆژەن کراوەتەوە جوانیەکی تری بەم شارە بەخشیوە تایبەتمەندی ئەم مزگەوتە ئەوەیە کە ئەم ساڵ جیاوازە لە ساڵەکانی تر جگەلەوەی کە نیسک و ئەوە ئامادە ئەکرێت لێرە خواردنی تریشێ مامۆستا یاسین پێشنێژ و تارخێنی مزگەوتی گەورەی هەریر مامۆستا سڵاوت لێ بێت پەیامی ئێوە وەکو مامۆستایەکی ئاینی کە دەبینین لە هەریر مزگەوتی گەورەی هەریر تایبەتمەندیەکی جیاوازتری هەیە پەیامی ئێوە وەکو مامۆستایەکی ئاینی لەو چەند ڕۆژەی تۆ لەگەڵ ئەو خەڵکە لە نێو مزگەوت مایەوە دەمەوێت پەیامی بەڕێز بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خوشحال بن بخير بين ئەوەی کابین لە هەریر لە دێر زمانەوە هەریر بەو شتەوە دیار بووە و هەر هەبووە هەموو ساڵێک بەڵام ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرداهاتی هەتا ئەوەی لات ئەو چارە الحەمدولله بە خواردن و خواردنەوە و ئەوەی کە ئامادەکاریەکان ئەکرێن ئەگەرنا لە دێر زمانەوە هەتا ئێستا ڕۆژوانان هەر لێرانە خەڵک خێرخوازان شتیانی نەیە و ڕۆژیان لێرانە شکاندی و بەربانجان گرتیتەوە بەڵام ئەلحەمدولله لەگەرەوەی کە ئەو سارە خێرخوازان مزگەوتیان نۆژەن کردەوە تامیریان کرد و دەست کرا بە زۆر گۆڕانکاری دیکە لەوەی کە بە جوانترین شێوە پێشوازی لە میوانان و لە خەڵکی ڕۆژوان ئەکرێتن لێرانە ڕۆژەکانیان ئەشترێ هەمووی بە خێرخوازی و خواردن و خواردنەوەش زۆر سپاسی ئەو خێرخوازاکەنەوە عائیلە کە ئەرچی ئەویان لە ئەستۆ گرتێک کە خواردن و خواردنەوە دروستەکەن بەبێ جیاوازی لە بۆ هەموو کەسێک کە ئێوارە فتار ئەکاتەوە و خواردنیان تەقدیمەکەین مامۆستا یاسین پێشنێژ و یاخود وتارخوێنی مزگەوتی گەورەی هەریرە ئێستا چەند خولەکێک ماوە بۆ بانجی مەغرب لێرە تەواوی ئەو ئامادەکاریانە بۆ خواردن کراون خەڵک لە چاوەڕوانی ئەوەیە کە مامۆستا بانگ بدات و ئەوانیش ڕۆژی خۆیان بشتێنن هەوڵە دەم گفتوگۆی زیاتر لەگەڵ خەڵکی ئەم دەبەرە بکەم کە ئەمڕۆ وەگوتم لە قەزای هەریرم کاک جەلال سلااوت لێ بێت ماندوو نەبی لەگەڵ ڕەمەزان چۆن الحەمدولله زۆر باشین بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەین و زۆر بە پێویست دەزانین کەوا سوپاسی پەیجی هەریری من بکەین کەوا توانیان ئەو ئەمسال کە یعنی جێی دەستیان دیار بی و زۆر سپاسی مامۆستا مەلا یاسین شەکەین و بە خۆی بە خێراتمیێنەکانەکە زۆر شتەکەن ئەوان ڕێک دێخن و زۆر بە خێراتنی ئێوە شەکەین گەلک بەخێر بێ سەر چاوە بەخێر کاک جەلال کاک سەفەری تو دوو قسەم بۆ بکە دەبینم سەرقاڵی هەموو ڕۆژ لێرە بەری هەموو ڕۆژ هێوارە ئەمە دێنین ڕێز دەکەین ئەوە باشە تۆ دوو قسەم لێ بکە لە کێوە یارمەتی ئەو کاک لوقمان و کاک دیداروانە بەخوای لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە هەموو هێوارە دەین لە سعات 5ەوە ئەمە ئامادەکاریەکەین ئەو جا پاقلاوە و خورما و ئاو شتی دانین سفرادا ئەنین و لاچێشەدا ئەنین دواترش کە ئەو شتە خورا ئەو جا هەنجی شیوەکەیدا ئەنین و ئەوانەی کە نوێژێ دەکەن و ئەم زادەین نانەکەیان ئەخۆن عەزیز مامۆستا کامەرانیش لێرێ مامۆستا کامەران چەند خولەک مامۆستا بۆ بانگ ئەگەر پێم بڵێ وڵا زۆری نەمایە زۆری نەمایە تۆ کەبار بە کوردی ئادەیەوە ئەمە چۆن بوو عنی چۆن بڕیارت لەمەدا ئەوە هەموو جارێ شەوان هەرستامە داهاتم سعاسی نیوی شەوەیە کەبارمە کرد ئیدی استیغفارمە کرد هەندە قورئانم دەخوین ئیدی شەوە هەر بەوەی خۆم گوتم بە هەندێک کەبارێ بە پاشی و بە کوردی بکەم ئیدی هەستامە وشی کە براوم کرد گوتم ئیدی هەستنەوە پاشی و پاشی زۆر خێرە خێر و بەرەکەت لەناو پاشی ویدایە سفرە ئیماندار پڕخێر و بێرە بەرەکەتدار بێ ڕۆژوتان قبول بمرین بە ئیمان سلامت بین و یا ڕەبی بە سلامەتی ئینشاءالله ئەیدی بەحسی کەبارێ پاشیوێم کردی کە پاشیویش پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا لەسەر دەفەرمێ پاشیوێ بکەنەوە یعنی هەستنەوە لەو پاشی و بەرەکەتە خێرە ئەوە ئەمری پێغەمبەرە ئەدی مامۆستا لە ئاینی ئیسلام چۆن باسی خواردن کراوە بە ڕێبواران بە خەڵکی تر کە خواردن لێرە ئامادە ئەکرێت چۆن باسی لێ وەڵای ئیدی لەوەی گەورەترینە کە ئینسان خواردن بدات بە کابرای لێ قەوما و ڕێبوار و ئەوەی کەوا ڕێبوار بیکەوە خواردنی بدەیە ینی چەند خێر ئەگاتە ئەو کەسێکەوە ئەو خواردنی دروست کردیا کە ئەو کەسێکەوە کابرای بە ڕۆژوش تێرەکە ینی خێرش زۆر گەورەیە زۆر سپاس
مزگەوتی گەورەی هەریرە قەرەباڵغێکی زۆر لە مزگەوتە بەدی ئەکرێ لێرە قسەم لەگەڵ خەڵکی شارەکە کرد ئێستا خواردن وە گوتم دوو هاوسەری ئەم شارە ژن و مێردێک ئەم ساڵ بڕیاری ئەوەیان داوە کە خواردنی برنج و مەرەگە و گۆشت لێرە لەم مزگەوتە ئامادە بکرێت کە دوو گەنجی خۆبەخش بە ناوی لوقمان و دیدار ئەو خواردنانە ڕۆژانە ئامادە ئەکەن و لە کاتی بەربانگ پێشکەش هەم بە خەڵ ئەو کەسانە ئەکەن کە لە مزگەوت دەمێننەوە و هەمیش ئەو ڕێبوارانەی کە بەنێو هەریر گوزەر دەکەن جگە لەمەش ئەو خێزانانەی کە توانای دابینکردنی ژەمێکی خواردنیان یە لە مانگی ڕەمەزان لێرە ئەوان ژمارەی تەلەفۆنیان وەرگرتووە پەیوەندیان پێوەکەن منداڵەکانیان بنێرن یاخود بە خۆیان وەکو کارێکی خێرخوازی ئەو خواردنانە دەبنەوە ماڵەوە بۆ هەم بۆ ژەمی ئێوارە هەمیش بۆ پارشی و لەوێ خواردنیان پێشکەش دەکەن مزگەوتی گەورەی هەریر ساڵی ڕابردوو نۆژەن کراوەتەوە لەلایەن ڕێکخراوی هەریری من کە بۆ کاری خێرخوازیە کەمێک پێشێستا ئەوانش قسەیان بۆ ئێمە کرد کە باسییان لە مزگەوتی گەورەی هەریر کرد باسییان لەو تایبەتمەندیانە کرد کە مزگەوتی گەورەی هەریر ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر ڕەمەزانی لەو مزگەوتە بەڕێوەچی مزگەوتی گەورەی هەریر کانیاوێکیشی لێ جگە لەوەی کە نۆژەن کراوەتە سەرچاوی ئاوەکە لە دەرەوە نیشانەدرێ و جگە لەوەش هەش ساڵە ئەم دوو گەنجە خۆبەخشە لە هەریر سەرقاڵی ئەوەن کە هەموو ڕەمەزانێک هەرسی ڕۆژی مانگی ڕەمەزان نیسێک پێشکەش بە میوانانی ماڵی خوا ئەکەن جگە لەمەش ئەم ساڵ وەگوتم خواردنی جیاواز کە زۆر گۆڕانکاری بەسەر خواردنەکانیش زۆر جاردادێ لەوەی کە گۆشتی مریشک و گۆشتی سوور لێرە پێشکەشی ئەو خەڵکە ئەکرێت مامۆستا یاسین خۆی لەگەڵ ئەم گەنجە خۆبەخشانە سەرپەرشتی دانانی ئەو خواردنە ئەکات لە مزگەوتی گەورەی هەریر کە دەبینین ئەمڕۆ بەو پێ ڕۆژی هەینیشە بەڵام قەرەباڵغێکی زۆر دەبینرێ هەموو ئێوارانی شوایە ئەوان باسییان لەوە کرد کە زۆربەی ئێوارەکان بەم زۆرە مزگەوتی گەورەی هەریر قەرەباڵغا خەڵک هەم خەڵکی هەریر هەم خەڵکی دەرۆژ دەبینرێ لێرە هاتوون بە مەبەستیەوەی کە ڕۆژی خۆیان لێرە بشتێنن چەند خولەکێک ماوە لەگەڵمان بن بۆ ئەوەی بانجی مەغرب بە دەنجی مامۆستا کامەران کە یەکێک لە مامۆستا یاریەکانی شاری هەریرە لەگەڵمان بن بۆ ئەوەی کە بە دەنجی ئەو بانگەکەتان بۆ بگوازینەوە بانگدان دەقەچی ماوە باشە ئامادەکاریەکان لە دەرەوە تەواو بوون تەواوی ئەو خواردنانەی کە ئەمڕۆ پێشکەش بە میوانان دەکرێت ئامادەکراون و تەنها ئەوەی ماوە بانگدانی مامۆستای لێر لە مزگەوتی گەورەی هەریر مامۆستا مەلاکامەران یەکێک وەگوتم لە مامۆستا دیارەکانی ئەم شارەیە لە زۆربەی پرسەکان مامۆستا بە دەنگە جوڵالەکەی قورئان دەخوێنێت و سەرنجی خەڵکی ڕاکێشاوە ئێستا کەمتر لە چەند چرکەیەک ماوە بۆ ئەوەی بانجی مەغرب بدرێت و مامۆستا مەلاکامەران
هەم بانگ بدات و لە دەرەوەش ئەو خەڵکانە لەگەڵ ئەوەی کە مامۆستا بانگەدا خەڵکەکە دەست بە خواردن دەکات. الله أكبر الله أكبر الله أكبر الله